هەر لەگەڵ وتیان معاشەکە هاو یەکسە بازار جوڵە سواز بخوا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. خوا بازار با. چاو ما چەکەم ژی بەخێر بێن خوا. موچێک دا بەشکرا. بەڵێ. ئەمە تا چەندێک کاریگەری لەسەر بازارتان هەبوو. وەڵی وەکو ئێمە خەڵکی خۆمان زیاتر گوێ بە زەروریات هەیە ئەگەر موچەش وەرگێت. لەم کاتەیە خەڵکی شەنی خۆمان ئەگەر چەرەسیش نەکڕیا نەخڵێ نەکڕێەوە نەگوێ نایەتێ. زۆر شتی سەرەکیەکان زیاتر بایەخی پێیادۆ چێ بەلای ئەوانەیە. چۆن وای لێ هاتۆ سیقەمان نیست لەوە چێ موچە هاتبێت بۆست موچەیتر دیار نییە کێ بێت. واتە خەڵک ناوێت پارکی سەرکە بژی سەرفیژیکە لە شتە زەروریاتەکانە سەرفیەکات. بازار ئێمەش بەندە بە هاوڵاتی عەرەبەکانەوە کە بڵینەوانەی کە لە دانیشتووی جنوب بوو سەفرە و گەڕانی بوو سلێمانیە دێن بووی خوانەڵێن بۆ شیمال بۆ ئیش و کاری دکتۆر و خەسەخانوشە کە دێن کە ڕۆنەوە سەر و سۆغاتێکە بنەوە لەگە خۆیانە. ئیشەکەی ئێمە پەیوەندی بۆوانەوە هەیە بەڵام وەکو خۆشی خەڵکی شاری خۆمان خەڵکی خۆمان زیاتر بایەخ بە سەرەکیەکانیان پێم وا بێتتر ئایا جلوبەرگێک بێت ئایا خواردنێک بێت شتێک بێت کە زەروریات بێ و ماڵیان. سپاس بۆ خوای گەورە زۆر بازاری جوڵات هەر لەگەڵ وتیان معاشەکە هاو یەکسە بازار جوڵە سپاس بخوا. واتە ئەنی خەڵک دەستی کرد بە ناخواردن و بابەتان لەیەوە هاو ئەو ئاسادەیەکم بەرێسە لە دوورێڵە حاجی گامریشکێکم بۆ دانێ ئارۆڵات سپاس یان لە کەڵە شێرێکم بۆ دانێ یان لە حاجیگیان قەلێکم بۆ دانێ بۆم لێنێ بۆ ێوارە بۆ ماڵەوە ینی بەو شێوەیە خەڵک دەستی این کردووە یەکسە دەستی بەرە جاران چی بوو ئەو ئاسادێکمان بەرێ ئەوی گرانە هەموو هەرزانە ئستاد ئەوی بەخواتۆ سەگرانی لێ ساڵێک مریشکم بەرێ سپاس بخوا. ئەوەی کە هەیە تا چەندێک بە دەمچەی خەڵکەوە دیارە خەڵک یعنی ئەیبینی گەشاوەتەوە ڕاستیێر بە جدیان بەخۆشی ببین لە بازارە ینی هەفتەی پێش و بازار ئەبینی چۆڵە هۆڵ بوو سپاس بخوایستە جوڵی تایە ئێستا گەرماشە بازاری قەل زۆر گەرمەیە بازاری کەڵەشێر بەخوا کەڵەشێر چونکە قەل ئێستا ناخورێتی لە پاییز بە دواوە ئەخورێت یعنی خەڵک تەڵەبێکی زۆری لەسەرە بێسە مریشک و کەڵەشێر و گۆشت و شتانە خەڵک زیاتر حەزی دێت. یەکمان موچە بەشەی کاریگەری زۆر گەورەی کردووە سەر ژیان و گوزەرانی خەڵک بە هاتنی موچەش هەر لە خۆیەوە خەڵک ئەگەشێتەوە بازار ئەجوڵێ ئێمە وەکو کاسبکارێک لەم شارەیە دوێنێ ئەم شتمان بە چاوی خۆمان بینێ من کەسێکی نابینام بینی هات شتی بۆ خۆشی کڕی و برفتی شێوە بۆ ماڵیشەوە کوڕێکی تر لەگە باوکی هات دەستی باوکی گرتە بۆ عینە شت معاشەکە بە چی شازانیمان بەوەیە کە بڵێ کاغەزی معاشەکەی پێوە بکەین بوو ئەمە شتێکی دڵخۆشکەرە نەک بەر بۆی ئەمە بۆ هەر هەمویان کەواتە هەموو کەسێک چاوەڕی ئەوواکە و ئەرکوماندووبوونەی کە کردوێتی ڕەنجەکەی کەیاوێتی بەربوومەکەی بخواتەوە شکل لەخوا بە زیابێ جوڵەیەکی تێکەوتووە.